پێشانگایەکی سەرسوڕهێنەری جیۆمەتریک پراپەرتیز واتە تایبەتمەندیەکانی هەندەسا، گەشتێکی دەنگی و بینراو بەنێو ڕەهەندەکانی فڕاکتاڵدا کەوای کردووە بینەران نوقمی ئەزموونێکی ئاسمانی بن لە بازاڕی چێلسی نیویۆرکدا. ئەندرۆ ئالبجەسەی بەڕێوەبەری بازرگانی و پەیوەندیەکانی ئارتەک هاوس لەبارەی خاوەنی پرۆژەکەوە دەڵێ بەلای هونەرمەند جولیۆس سەرنجڕاکێش بوو کە چۆن بتوانێت لە ڕێگای بیرکاریەوە وا بکا خەڵک بباتە نێو جیهانێکی دیکەوە. زۆر کەس پێیان وتوون کە هەست دەکەن لەناو کڵەدۆسکۆپێک دان. هەروەها بیستومانە کە خەڵک دەڵێن وەک ئەوە وایە لەناو گەشتێکی زانستی خەیاڵدا بن کە دەیانباتەوە نێو جیهانێکی دیکەوە. هونەرمەندی هۆڵەندی جولیۆس هۆرسیۆز لە ڕێگای فڕاکتڵەکانەوە هاوکێشە بیرکاریەکان کە بە شێوەیەکی بێکۆتایی دووبارە دەبنەوە لە ڕێگەی بەرنامەیەکی کۆمپیوتریەوە ئەنجامی دەداتەوە و دواتریش لە شێوەی هونەریدا بەرجستەیان دەکاتەوە. بەڕێوەبەری پێشانگاکە دەڵێ ئەزموونێکی ناوازەیە و بوونی پێشانگای لەم چەشنە لە ئیستادا زۆر پێویستە. لەم سەردەمەی کە تێدا دەژین زیاتر لە ساڵێکە بەهۆی پەتاکەوە زۆر کەس گۆشەگیر بوون. زیاتر لە هەموو سەردەمێک پێویستمان بە بەشێکی لەو شێوە هەیە. پێم وایە هونەر بۆ زۆر کەس دەتوانێت ڕێگایەکی دەربازبوون بۆ پەناگەیەک بێت. جولیۆس هۆرسیۆز هونەرمەندێکی دیجیتاڵی فڕاکتاڵیە. ئەو هونەرە فڕاکتاڵیە ناوازەکەی خۆی تێکەڵ بە تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو کردووە لەم پێشانگایەدا. پێشانگاکە لە 1 مانگی سێدا لەلایەن ئەم هونەرمەندەوە لە ئارتەک هاوسی شاری نیویۆرک کراوەتەوە و تا 6 سەپتامبریش نمایشکردنی بەردەوام دەبێت. بەفراوی نووری، دەنگی ئەمەریکا، واشنگتۆن.